سڵاو بەڕێزان، دووبارە خۆشحاڵم کە بۆوانەی چوارەم لەگەڵتانم. هیوادارم وانەکانی پێشترتان سیر کرد بێ و بەدڵتان بوو بێ و هەر کەسێک ئەگەر وانەکانی دیکەی سیر نەکردووە تکە بچێت لەوانەیە یەکەوە تا سێم سیر بکە، اینجا بێتە سەروانەی چوارەم بۆ ئەوەی بە ڕێک و پێکی بابەتەکان فێر بێت، ئەگەر نا تووشی کێشە دەبێت لە ڕووی زمانەوانیەوە. ئەمڕۆ سەبارەت بە کۆمەڵێک بابەتی گرنگ دەدوێن، هیوادارم سوودی لێوەرگرن. سەرەتا سەبارەت بە جۆبس واتە کارەکان، جۆب واتای کار، ئیش. لە سلایدی یەکەمدا کۆمەڵێک ئیشم خستۆتە ڕوو لە زمانی ئینگلیزیدا وەکو وشەکان، لە هیوادارم لە بەریان بکەن و دواتر بەکاریان دەهێنین. یەکەم وشە تیچەر، تکە دیقەت بدەن کە چۆنی ئەم وشانە لە ئینگلیزیدا دەخوێندرێنەوە، گۆ دەکرێن، پرۆناونس دەکرێن. یەکەمیان تیچەر واتە مامۆستا، تیچە. دووەمیان ستودنت بەواتای خوێندکار یان قوتابی یان تەلەبە، هەرچی پێ دەڵێن کێشە نییە. سێم دکتۆر بەواتای دکتۆر یان پزیشک. پۆلیس ئۆفیسە، پۆلیس دەتوانین پۆلیس بەتەنیاش بەکاربێنی، کێشە نییە. پۆلیس ئۆفیسە بەواتای کارمەندی پۆلیس دێ. نۆرس بەواتای پەرستار. ئاکتەر بەواتای ئەکتەر. باربە بەواتای سەرتاش. شێف واتای چێژلێنەر. سیرکەن CH لێرە بە ش دەخوێندرێتەوە، لە تیچەر بە چ دەخوێندرێتەوە. عادەتەن لە زمانی ئینگلیزیدا CH بە چ دەخوێندرێتەوە، بەڵام لێرە شێف وشەیەکی شازە بە ش دەخوێندرێتەوە، بەواتای چێژلێنەر. وەیتەر بەواتای شاگرد، شاگردی ڕێستۆرانت و لەم جۆرە پێیان دەڵێن وەیتەر. لە تێبینیەکمانداوە سەبارەت بە پرۆناوسیشن و خوێندنەوەی پیت و وشەکان و PTC تەنیا لە سێ شوێندا بە S بە س دەخوێندرێتەوە، لە شوێنەکانی تر بە K دەخوێندرێتەوە، بە K. لە سێ شوێندا کاتێک PTC E یان I یان Y بە دوادا بێت، ئەوە بە س دەخوێندرێتەوە، بە S بە س بە دەنگی س دەخوێندرێتەوە. بۆ نمونە لێرە پێم وابێ نمونەیەکمان هەبوو کە بۆ نمونە پۆلیس ئۆفیسەر سیرکەن. لە پۆلیس ئۆفیسەر دووجار PTC مان هەیە، لە هەردووشیان بە س دەخوێندرێتەوە چونکە ئی بە شوێندا هاتوو، وای بە شوێندا هاتوو. پێشتریش لە بابەتەکانی پێشتر نمونەماندا بوو، بۆ نمونە سیتی ئای بە دوا هاتووە، بۆیە بە س دەخوێندرێتەوە. بەڵام لە وشەیەکی وەکو لێرە ئەو لە وشەیەکی وەکو دۆکتۆر، چونکە ئای ئی وای بە شوێندانە هاتووە، بە کەی دەخوێندێتەوە، کێ. دۆکتۆر، ئەکتۆر لێرە بە کەی دەخوێنێتەوە. یان کاونتری، وەک لە پێشتر باسمان کرد، وشەی کاونتری بەواتای وڵات. هیوادارم دیقەت بدەنە ئەو لە خوێندنەوەی چێشتان بۆ دروست نەبێ. اینجا باسی کارەکانمان کرد، ناوی کارەکان چییە، چەند کارێکمان خستە ڕوو. اینجا what is your job؟ ئایا کاری تۆ چییە؟ ئایا تۆ چ کارێک دەکەی؟ کاری تۆ چییە؟ your job. باسی ئەومان کرد کاری تۆ واتە ئەوە خاوەندارێتیە، بۆیە your بەکاردێن. I'm a chef، من چێژلێنەرم. I am a chef، من چێژلێنەرم. what is her job؟ ئایا کاری ئەو کچە چییە؟ her بۆ وتمان بۆ کچ بەکاردێت. she is a teacher، ئەو کچە مامۆستایە. what is his job؟ کاری ئەو کوڕە چییە؟ he's an actor، ئەو ئەکتەرە. what is their job؟ کاری ئەوان چییە؟ they are students، ئەوان خوێندکارن. سیرکەن گوتومانە what is their job، چونکە ئێمە پرسیارمان لە کار کردووە، کار تاکە، بۆیە ئیسمان بەکارهێناوە. بەڵام لە وەڵامدا گوتومانە they are students، ئەوان خوێندکارن، لەبەر ئەوەی کۆمەڵی خوێندکارن بۆیە ئارمان بەکارهێناوە لێرە. و ئەگەر دیقەت بدەن لە نمونە یەکەمیان ئام ئە شێف، بۆ شتێک بەکاردێک کە تاک بێ. ئەی ئاند ئەن
are used with single as a prefix يعني بۆ ئەو شتانە بەکاردێن کە تاکن بۆ ئەو وشانە بۆ لە پێشدەمی ئەو وشانە بەکاردێن کە تاکن هەروەها s is used for plural as suffix و ئێسیش بەکاردێ بۆ وشە کۆکان بۆ نمونە لێرەدا ئەشێفمان هەیە واتە یەک چێشتێنەر ئە تیچەر واتە یەک مامۆستا ئەن ئەکتۆر لەبەر ئەوەی ئا بۆ خۆی ڤاوڵە دەنگێکی ڤاوڵە بزوێنە بە زمانی کوردی بۆیە دوو ئە بەسەر یەکەوەنان لەو شوێنانەی کە ڤاوڵ دێن بە ئەن ئەو نیشانەی تاک دەردەبڕدرێ بەڵام کاتێک دەڵێن they are students ئەوان کۆمەڵە خوێندەکارن لەبەر ئەوەی خوێندەکارەکان کۆنە کۆمەڵن لە یەک زیاترن بۆیە ئێسمان خستۆتە پشتی وشەکەەوە they are students so بەم جۆرە دیقەت بدەن ئەم بابەتە بابەتێکی گرنگە دوای ئەوە بابەتی پۆزیتیڤ ئان نێگەتیڤ واتە ئەرێ و نەرێ لە زمانی ئینگلیزیدا شتێک کە ئەرەیە و شتێک کە نەرەیە دەیخینە ڕوو ئەویش بە نیشانەی نۆت ئەرێ و نەرێ دەردەخین بۆ نمونە where are they from ئەوان خەڵکی کوێن they are from Japan ئەوان خەڵکی ژاپۆنن they are not Chinese ئەوان چینی نین سیرکەن ڕستە یەکەمیان ئەرەیە they are from Japan وەکو خوێندومانە لە پێشتر they are not Chinese ئەوان چینی نین سیرکەن نۆت لە دوای کردداری بێهێز کردداری لاواز دێت بۆەوەی کە ڕستەکە بکاتە نەرێ بیکاتە نەخێر what is her name ناوی ئەو چییە ناوی ئەو کچە چییە her name is سارا ناوی ئەو سارا she isn't ساندرا ئەو ساندرانیە یان she is not ساندرا ئەو ساندرانیە what is your job ئایا کاری تۆ چییە I am a teacher من مامۆستام I am not a doctor من دکتۆر نیم من پزیشک نیم تێبینێکیشمان بە نیشانەی زەرداوە is not دەتوانی کورتی بکەوە بکەیە isn't are not دەتوانی کورتی بکەوە بکەیە aren't یعنی دەتوانین بڵێ they aren't Chinese ئەوان چینی نین ئەو they are not Chinese ئەوان چینی نین ئەوە بە گوێرەی شێوازی خۆت دەبێ عادەتەن لە قسەکردندا کورتی بکەوە باشترە و لە نووسیندا بە جیاواز بینووسی باشترە وەکو ینی لە ڕووی زمانەوانیەوە کە دەڵم باشترە ئەمەمان پێشتر باس کرد بوو ئەم سلایدە هی بابەتی پێشترە ببورن اینجا دێنە سەر بابەتێکی تر short answers وەڵامە کورتەکان ینی هەندێک ڕستە پێویستی بە وەڵامی درێژ نیە پێویستی بە وەڵامی کورتە ئەو ڕستانەی بە کردداری بێهێز دەست پێ دەکەن لەم جۆرانن بۆ نمونە are they from Spain ئایا ئەوان خەڵکی ئیسپانیان دەبینن بە ئارد پرسیاری کردووە تۆ دەتوانین بڵێ no نەخێر they are not ئۆ they aren't نەخێر ئەوان خەڵکی ئیسپانیانین سیرکەن ئێمە ئیسپانیا و ئەممان دووبارە نەکردێت تەنیا وتمانە no they aren't دەتوانی تەنیا بڵێ no دیسان ینی معنای تەواو دەدا no they aren't ئەوان نەخێر ئەوان خەڵکی ئیسپانیانین بەم شێوەیە are you a student ئایا تۆ خوێندکاری گوتمان ئار بۆیە لەگەڵی و بەکاردێ چونکە وەکو ڕێز بەکاردێ بۆ کەسی بەرامبەر وەڵامەکە yes I am ئەمە بە وەڵامێکی کورد وەڵام دەدرێتەوە is he from کوردستان ئایا ئەو خەڵکی کوردستانە no نەخێر he is not ئەمە وەڵامە کورتەکەیە اینجا تۆ دەتوانی وەڵامەکەت درێژتر بکەیتەوە ڕوونکردنەوەی زیاتر بدەیت he's from the US ئەو خەڵکی ئەمریکایە عادەتەن لە زمانی ئینگلیزیدا مامۆستاکان هەردەم هانی خوێندکاران دەدەن بۆ ئەوی وەڵامەکانیان درێژتر بکەن بەم جۆرە دەتوانن لە ڕووی زمانەوانیەوە خۆیان پێش بخەن هەمیشە هەوڵ بدە بە یەس و بەنۆ وەڵام نەدەیتەوە دایم وەڵامەکەت درێژتر بێ باشترە چونکە دەبێتە پراکتیسێک بۆ شێوازی دەربڕینی خۆت
لە سلایدی شەشەمدا ئەممان بۆ خستوونەتە ڕوو subject pronouns and possessive adjectives بکەرەکان چین لە زمانی ئینگلیزیدا و possessive adjectivەکان چین بۆتان ڕوونتر دەکەمەوە بکەر واتە ئەو کەسێک کە کارێک دەکات possessive واتە خاوەنددارێتی شتێک خاوەندداری دەکەیت کاتێک کە تۆ باسی کەسێک دەکەیت یان باسی خۆت دەکەیت دەبێت بە بکەر دەست پێ بکەیت بکەر بەکاربێنی بۆ نمونە ئای واتە من وی واتە ئێمە بۆ نمونە I am a teacher من مامۆستام we are teachers ئێمە مامۆستاین you واتە تۆ you واتە ئێوە you هەردووکیان وەک یەکە لێرە you are a teacher تۆ مامۆستای you are teachers ئێوە مامۆستان اینجا he she it هەرسێکیان بەواتای ئەو دێ بەڵام he ئەو بۆ کوڕ she ئەو بۆ کچ it ئەو بۆ شتێکی بێگیان یان ئاژەڵ بەماشەوە ئەتی بۆ بەکاردێنین and they بۆ ئەوان بەکاردێ he's a teacher she's a teacher it is a cow واتە ئەمە مانگایە زەی دەتوانین بەکاربێنین زەی بۆ ئەوان they are teachers ئەوان مامۆستان possessive adjective بۆ چییە پێشتریش ئەم بابەتمان باس کردووە بۆ خاوەنددارێتی واتە شتێک تایبەتە بە کەسێک بۆ نمونە my job is teaching یعنی کاری من سیرکەن کاری من my job بۆ من لێرەدا مای بەکاردێنن چونکە ئەمە شتێکی پۆزیتیڤی هەست پێ دەکرێت لە ناو مانای ڕستەکەدا my job is teaching کاری من فێرکردنە our job is teaching ینی کاری ئێمە فێرکردنە your بەم شێوە your job his job her job its job and their job پێشتریش ئەم بابەتەمان باس کرد بوو تەنیا بۆ ببیرهێنانەوە و بۆ ئەو لەوانەیە کۆمەڵێک پرۆناونمان جێناومان باز نەکرد بێ بۆیە لێرە پاشێوێکی کشتی خسمە ڕوو ئەم بابەتە زۆر گرنگە دەبێ بە دڵنیاییەوە هەر شەش هەموو گروپە جێناویەکان بزانن ئێستادا ئەم دوو گروپە زۆر گرنگن بۆ ئەوە کە بیزانن دەینە سەر بابەتێکی تر ئەویش پراکتیسی ئەمڕۆمانە تکە دووبارەی دەکەمەوە لە کۆمنت پراکتیسەکان بکەن و هیچ کەسێک بە مەبەستی سوودی مادی مافی بڵاوکردنەوەی ئەو بەرهەمانەی نییە و تکە لە کۆمنت و شتێک بنووسن پراکتیسی ئەم بابەتانە بکەن بۆ ئەوی منیش بزانم کە چەند کەس لە بابەتەکانم سوودمان دەبێت بە پێچەوانەوە گەر بزانم کەس سوودمان نابێت ئەو کاتە خۆمان دووکردنێکی بەلاش پێم وانییە بەردەوام بم بەم شێوە ڕاهێنانی ئەمڕۆمان دەربارەی ئەو کچەیە کە لە سلایدەکە پێشانم داوە پرسیارەکان نووساون منیش دووبارە پرسیارەکانتان لێ دەکەمەوە ئێوە وەڵامەکان بنووسن لای خۆتانەوە لە کۆمنت بنووسن تا منیش لە کۆمنتی یوتیوبەکەم بێگومان بنووسن تا منیش بتوانم سەیری بکەمەوە ئەگەر هەڵەی کتێبێ ئاگدارتان بکەمەوە what is her name سەیری ئەم کارتە بکەن بزان ناوی چیە ئێوە جواب بنەوە where is she from ئایا خەڵکی کوێیە what is her nationality نەتەوەکەی چییە یعنی نەتەوەی وڵاتێک بەگشتی چیە ئێوە دەتوانەوە بنووسن what is her job کاری ئەو چییە is she married ئایا ئەو زەواجی کردووە is she married ئایا ئەو زەواجی کردووە بەم شێوەیە پرسیارەکان لە کۆمنت وەڵام دەنەوە تکایە بەم جۆرە ئێستا بچینە بڕگەی داهاتوو ئەم بابەتە بابەتی گوێگرتن واتە من بابەتێک دەخوێنمەوە ئێوەش لای خۆتانەوە دەینووسن و لە کۆمنت دەیخەنە ڕوو و دواتر من پێداچوونەوەی بۆ دەکەم ئەگەر هەڵەیەک هەبێت هیوادارم بە وردی گوێ بگرن و بینووسن لای خۆتانەوە و ئەم بابەتی گوێگرتنێک کە لە بابەتە زۆر گرنگەکانی زمانی ئینگلیزی تا تۆ بتانی
ئینگلیزی تێبگەیت چونکە زۆر کەس ئینگلیزی دەزانن بەڵام لەبەر ئەوەی تێگەیشتنیان خراپە گوێگرتنیان خراپە ناتوانن تێبگەن. بیرتان نەچێ کەناڵی یوتیوبەکەم سەبسکرایب بکەن و ئەو بابەتە لە کۆمنت دانێن بۆ ئەوەی دواتر بۆتان سیر بکەمەوە. باسی ئەم فۆتۆگرافەیە کە من بۆتان دەخەنمەوە. This is a photograph of Hemen and Sara from Kurdistan. They are in London. Hemen is from Kurdistan and Sara is from the United States. They are married. Sara is a teacher and her school is in Arbil city center. Hemen is a doctor. His hospital is in Arbil too. So ئەمە بابەتەکە بوو هیوادارم توانی بێتان بینوسن و هیوادارم سوتان لە وانەی چوارەم وەرگرت بێ و چاوەڕی وانەی پێنجەم بن بەم زوانە دەیخەمە بەردەستان بە هیوای کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.